ئامانجم بە ئامانجگرتنی بەرپرسانی کابینەی نوێی ترامپ بوو. تۆمەتباری ڕووداوەکەی تەقەکردنەکەی نزیک کۆشکی سپی کە لە کاتی بەڕێوچوونی ئێوارەخوانێکی فەرمیدا ڕوویدا دانی بەوەدانا کە ئامانجی سەرەکی هێرشەکەی بە ئامانجگرتنی بەرپرسانی باڵای کابینەی نوێی ئەمریکا بووە. شەوی ڕابردوو لە هۆتێ هەڵتون لە واشنگتۆن ئێوارەخوانێکی تایبەت بۆ ڕۆژنامەنووسانی کۆشکی سپی ڕێکخرا بوو. لەو مەراسیمەدا دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا و جێدی ڤانس جێگیری سەرۆک و مارکۆ ڕۆبێ وەزیری دەرەوە و ژمارەیەکی زۆر لە بەرپرسانی باڵای دەوڵەت ئامادە بوون. لە کاتی بەڕێوچوونی گفتوگۆکاندا کەسێکی چەکدار هێرشی کردە سەر پاسەوانی هۆتێلەکە و هەوڵی دابچێتە نێو ئەو هۆڵەی کە ئێوارەخوانەکەی تێدا بەڕێوە دەچوو. بەڵام دوای ڕوبەڕووبوونەوە لەگەڵ هێزە ئەمنیەکان هێرشبەرەکە دەستگیر کرا. دەستبەجێ دوای بیستنی دەنگی تەقا تیمە ئەمنیەکان ڕێوشێنی توندیان گرتە بەر و دۆناڵد ترامپ و جێدی ڤانسیان بۆ نێو کۆشکی سپی گواستەوە کە تەنها چەند کیلۆمەترێ لە شوێنی ڕووداوەکەوە دوور بوو. تۆمەتبارەکان ناوی کۆڵن ئالینە تەمەنی 31 ساڵە و خەڵکی ویلایەتی کالیفۆرنیایە. لە کاتی دەستگیرکردنیدا دەستی بەسەر چەندین جۆری چەکی سووک و تەقەمەنی و چەقۆدا گیراوە. لێکۆڵینەوە سەرەتایەکان ئاماژە بۆ دەکەن کە ناوبراو بە تەنها هێرشەکەی ئەنجام داوە. تۆمەتبارەکە لە وتەکانیدا ئاماژی بۆ کردووە کە ئامانجی ڕاستەوخۆی تیرۆرکردنی ترامپ نەبووە، بەڵکو ویستێتی بەرپرسانی کابینەی ترامپ بکەنە ئامانج. بڕیارە ڕۆژی دووشەممە ئالین لە بەردەم دادگای فیدراڵی ئەمریکا ئامادە بکرێ و تۆمەتە فەرمیەکانی ئاراستە بکرێ. لە یەکەم لێدواندا سەبارەت بە ڕووداوەکە دۆناڵد ترامپ ڕایگەیاند کە پێ ناچێت ئەم هێرشە هیچ پەیوەندێکی بە ئاڵۆزیەکان و جەنگی ئێرانەوە هەبێ، بەڵکو وەکو ڕووداوێکی جیاواز لی دەڕوانێت. یەکەواڵ بە سپۆنسەری MJ Towers.